یەکێک لە نووسەرو وەرگێڕە دیارەکانی نێو بێگومان ئەدەبیاتی کوردی و هەروەها ڕۆمانوس و چیرۆکنوس ئەویش شێرزاد حەسەنە وەکەزانین کە ساڵانێکی زۆرە خزمەت بە ئەدەبیاتی کوردی ئەکات وەکو ئەوەی کە دیارە بێگومان خاوەنی چەندین چیرۆک و هەروەها کۆمەڵە چیرۆکی زۆر تایبەتە لە ئێستاە لەلایەن یەکێک لە نووسەر و وەرگێڕە هەرە دیارەکانەوە کەویش زۆر بەڕێز مەریوان هەڵەبجەیە بیری لەوە کردوێتەوە کە بەشێک لە چیرۆک و کۆمەڵە چیرۆکەکانی شێرزاد حەسەن وەرگێڕێتە سەر زمانی بڵین فارسی بێگومان ئەمە هەوڵێکی ترە هەم بۆ ناساندنی بەشێک لە نووسەرانی کورد و بەشێک لە ئەدەبیاتی کوردی جارێکی تر بە وڵاتانی دراوسێ و زۆرجانە بینین کە ئەم بابەتانە پێچەوە نابنەوە بەشێک لە بڵین نووسین یاخود ئەدەبیاتی هەندێک لە وڵاتانی دراوسێ جارێکتر وەرەگەڕێتە سەر زمانی کوردی و کاری لەسەرەکرێ بۆیە لە ئێستادا زۆر بەڕێز مەریوان هەڵەبجەی بیرەوە کردوێتەوە کە بەشێک لە چیرۆکەکان یاخود بڵین کۆمەڵە چیرۆکی نووسەری گەورەی کورد شێرزاد حەسەن وەرگێڕێتە سەر زمانی فارسی نووسەر وەرگێڕی کورد مەریوان هەڵەبجەی بەشێک لە چیرۆکەکانی نووسەر و چیرۆکنووسی کورد شێرزاد حەسەن دەکات بە فارسی و لە کتێبێکدا بڵاویان ئەکاتەوە کتێبەکە بە ناونیشانی ماڵ ئاوا خۆشەویستیە و پێکاتووە لە 15 چیرۆکی کورد و درێژی چیرۆنووس شێرزاد حەسەن کەڵبژاردەیەکن لە چیرۆکەکانی نووسەر کە زۆربیان بە چەند زمانێکی دیکە بڵاو کراونەتەوە زۆربەی چیرۆکەکان لە ساڵەکانی 90 و 2000ەکان نووسراون زۆربەی ئەو چیرۆکانش لەو سەردەمەدا لە گۆڤار و بڵاوکراوەکاندا بڵاوکراونەتەوە خەنەرێکی زۆریشیان هەبووە.